ئەوەی ماڵمان لە گەڕەکە بوو یعنی لەو منتیقەی لە ماڵی ما هیچ یعنی شت نەدەما ئەو هەشتمان دادەنا ئەو شتە بزر دەبوو نەدەما نازانم هۆکاری چییە ئیدی بەچەند مانگۆ بە چەند کەس مانگۆ گوتیان ماڵەکەتان بگۆڕن ئەو مشکلەتان چا دەبیتن ئەو کێشەتان نامینێ ئەو جە مامۆستا ئەمە ئێستا ماڵەکەشمان گۆڕی هەر شت بزر دەبی لە ماڵە یعنی ڕۆژانە سوورەتی بەقەڕە ئاەتی کورسی زگرەکان قورئان یعنی هەموو شت لە ماڵەوە پێ دەکەین نازانین هۆکاری چییە کە شت بزر دەبی لە ماڵمان نامینێ یعنی چەندین شت بەڵێ طبعا يعني خەڵکێک هەیە وە ئەزانێ هەمووی ئەمانە دەستی جنۆکەی تایە دەستی شەیاطینی تایە بەڵام جاری وا هەیە خەڵکێکی دەستپیز لەو ماڵەیە هەیە یا هاتوچۆتان ئەکات خەڵکێکە دزە دێشتەکان ئەبات باشە بەڵام هەستی پێ ناکەن باشترین شت ئەوەیە کامێرە دابنێن کامێرە دابنێن بۆ ئەوەی ئەو گومانەتان نمێنێت من یعنی چەندەها کەس هاتووە و تۆتی مامۆستا ئاواشتم نامێنێ و تومە کامێرە دانێ کە کامێرەی داناوە ئیتر جاری وها بۆ ژنەکەی خۆی بووە جاری وها بۆ دراوسێکەی بووە جاری وها بووە ژن براکەی بووە وەڵحاصل کەسێ لە کەسەکانی خۆی بووە هاتوونە دزیانی کردووە وپێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە ئەفەرمێ الشيطان لا يفتح بابا مغلقا هەر دەرگایە داخرابێ شەیطان ناتوانێت بکاتەوە بۆ نمونە تۆ پارە لە ناو قاسەیە دانی پارە لە ناو جامخانەیە دانی پارە لە ناو ژوورێکا دانی کلیلێ دەیت شەیطان و جنۆکە ناتوانن بێن دەستکاری ئەو پارەیە بکەن چکە بەپێی فەرمودەکە ئەفەرمێ لا يفتح بابا مغلقا یعنی ئەگەر دەرگایە پێوەدرابێت شەیطان ناتوانێت بچێتە ئەو دیوەوە بچێتە ئەو ماڵەوە یعنی هەر ماڵێک دەرگای پێوەدرابێت ناتوانێت شەیطان بڕوات یا جنۆکە بڕوات شتی ئەو ماڵە بەرێ ئەمە فەرمودەی پێغەمبەری بەسەر صلی الله عليه وسلم مامۆستا کەس هاتوچۆمان ناکەوە عنی بری وەکو هاتوچۆ خەڵک سەردانمان بکەوە ئەو شتانە نا هاتوچۆکردنمان نییە برێ خەڵک بێتەمەن نازانم بەڵێ ئەگەر بتوانن کامێرە دابنێن لەو شوێنە هەموو شتێکتان بۆ دەرئەکەوێ من خەڵکە بووە بە دەفتەر و دوو دەفتەری دیار ناوە لە ماوەی ساڵێکە کامێرەی لە ماڵەکە دانا سێرەکە ژنەکەی خۆیەتی ژنەکەی خۆی ئەم ئیشاکات باشە ینی بۆیە ناکرێت ئێمە یەکسەر ئەم شتانە بکەینە سەر شەیاطین و جنۆکە ئەی جنۆکەکان بۆچی ناوەن ئەو هەموو بانقە ببڕن بۆچی ئەو نیە ئەو هەموو سەرۆت و سامانە هەیە لەم وڵاتەیە بۆ ناڕات ببڕێت بۆ ناڕات دزی لەوان بکات بۆ دێ لە توێی ئەکات بۆیە پێغەمبەر فەرمووی الشەیطان لا يفتح بابا مغلقا دەرگایەک کە پێوە درابێ شەیطان ناتوانێت بێتەوە ماڵەوە یعنی ناتوانێت دەستکاری شتومەتی ئەو ماڵەوە بۆیە ئەوە دەستی ئینسانەکانە دێن ئیتر بزانەوە کوتم یا دراوسەیەکانە یا کەسێکی نزیکی خۆتانە پێتان فێر بوو ئەو جە مامۆستا چەندین مامۆستا عنی پێمان دەگۆ لێگۆ لەوانەیە جین و شل لە ماڵتان هەبیتنیان لە قەلبتان من پێت ئەڵێم شەیطان ناتوانێت بێتە ماڵێکەوە ماڵەکە دەرگای پێوە درابێت ناتوانێت بێت دزید لێ بکات پارە لە ناو جامخانەیە دانی لە هەر شوێنە دانی بزانە ئەتوانی بێت ناتوانێت و هەر ماڵێکش سوڕەتی بەقەڕی کا بخوێنرێت شەیطان ناتوانێت تەداخلی ئەو ماڵەکە بۆیە دەستی ئینسانەکانە